لە یەکێک لە یاریەکانی هەفتەی دوازدەی خولی ئەستێرەکانی عێراق دهۆک لەسەر یاریگای خۆی پێشوازی لە نەفتی بەسڕە کرد. لانیوە یەکەم هەڵۆکانی چیاکان لە میوانەکەیان باشتر دەرکەوتن و کۆنتڕۆڵی تۆپیان زیاتر گرتە دەست. هێرشیان بۆ تۆمارکردنی گۆڵ هەبوو، بەڵام نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لانیوەی دووەم دووبارە یاریەکە بە باڵەدەستی دووهۆکیەکان دەستی پێکردەوە. فشارەکانی شینپۆشانی خاوەنماڵ بۆ تۆمارکردنی گۆڵ دەستی پێکردەوە. لە خولەکی 79 ناوبژوان لێدانێکی سزای بۆ دووهۆک ئەژمار کرد. پاشەنگ عەبدوڵڵا جێبەجێ کرد و سەرکەوتوو نەبوو لە گۆڵ تۆمارکردن. موشتەبە محەممەدی گۆڵپارێزی نەفتی بەسڕە لێدانەکەی گێڕایەوە. لە خولەکی 89 بە ئەسیستیانی زاکیری کۆدیڤواری کەریم دەروێشی لوبنانی بربەستی یەکسانیشکاند و دووهۆکی لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. هەرچەندە نەفتی بەسڕە هەوڵیدا ئەنجامەکە یەکسان بکاتەوە، بەڵام تێیدا سەرکەوتوو نەبوو. یاری بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی دووهۆک کۆتایی هات. بەم شێوەیە دووهۆک بە کۆکردنەوەی 18 خاڵ و بە کاتی چووەخانەی شەشەمی ڕیزبەندی نەفتی بەسڕەش بە 11 خاڵەکەی لە خانەی 18 ڕیزبەندی مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.